باپیرم ئیشی جۆڵایی دەکەیتەوە بەنی کە لە بە مناڵیەوە کە لەگەڵیا گەورە بووین خولیایەک مەبوو بۆ هوەر بە دوایەوە دواداچوون بۆ گەشتمان هەبوو لە ماڵەوە سینی کۆن قاپی کۆنە بینی ئیشی دەسە و هەڵکۆڵینە پرسیارم ئەکرانی لە مناڵی خۆما حەزم لێ بوو پرسیامە دوایەوە گەڕام بە دوایە هێدیکە گەیشت بە 10 ساڵی تر باوکەم هاوکاری کردم دایکەمێتر لە پێوی زانیاریەکان بە پێی سەفەری دەرەوە توانیم فێریم ئیشە بم بڕۆم بزانم ئەمە چۆنە چۆن نییە قەڵەمەکانی چۆنێتر لە مناڵیەوە من دەستم پێ کرد تا ئێستا نزیکەی 18 ساڵە من بەم ئیشەوە خەریکەم بەکارمێنەوە چەندین ساڵێتر خولیایەکی وام لێ پیا بوو و ئێستاکەش خۆشحاڵم بە تەمای نووسینی کتێبێکم لەبارەی هونەرەوە کە چۆن بووە کە لە کووردا چۆن بووە کە پێ خۆشحاڵیەوە شانازیە بوو ئێمە کە یەکێکە لە هونەرەکانی کورد بەداخەوە لە ناوچووە کە زۆربەی وڵاتان بە مارکی خۆیان دایانەوە ئەمن بتوانم ئەمە بگێنم بە شوێنێک کە زیندوی کەمەوە. سەبارەت بە پیشەکەی من هەوڵ دەدەین لەسەر دوو کاری جیاواز یاعین دوو کاری هونەری کە تایبەتە بە کەلتوری خۆمان کە لە ناوچۆ بە داخەوە بەڵام هەوڵ دەدەین زیینوی کێنە بە پێم بەرنامە پرۆگرامانی کە ئێستا لە سۆشال میدیای ئەنجامەدرێ و ئەو ئیشەیە ئەمەش کە باسێکە نەمڕۆکە کە من نزیکەی 18 ساڵەکە خەریکم بەم کارەوە دوای ئەوەیەکیان ئەوەیە کە تابلۆیەکی هونەری بێت کە من بتوانین چۆن ماڵەکانمان بە تابلۆی هونەری بڕازێنینەوە و دووە میشان ئەوەیە کە چۆن ئکسسوارەتی ئافرەتان کە بەکاری دێنن یا مستیلەی پیاوان بتوانین بە شێوەی کارێکی هونەری بیتوانین بە شێوەی کاری هونەری بیخێنە بەر چاو لەبەر ئەوەی کە مێژووی خۆمانی پێ تۆمار بکەین و کە لە هەموو شوێنێ بناسێت و کەم شتە تایبەتە بە ئێمە و کەلێکیەوە دروستکراوە بەداخەوە ئەمە زۆر هونەرمان هەبووە کە ئێستا لە ناوچووە کە لە پێشا وەکو هونەرەکە وەکو پیشەش بەکار هاتووە بەڵام ئێستاکە ناوی هونەریان لێناوە بۆ ئێمە هەوڵ دەدەین بتوانین ئەو هونەرانە زیندوی کەینەوە و ئیسفادەی لێ بکەین و کە خۆمانی پێ بناسێنین بە جیهانی دەرەوە بۆ ئێمە مەرحەلەکانی هینە بەرچاومان کە چۆن ئەیکێشین و کە چۆن مەرحەلەکانی تەواوە بێت و هەنگاوەکانی کە ئەو کارە تەواو بێت و ئەچێتە دەستی ئەو کڕیاری کە بەکاری دێهێنێ ئەنجا کە ئێمە ئامانەوە یەکەم جار لەوە دەست پێ بکەین کە چۆن دەست پێکەین بە ئیکسسواراتەکەمان ئیشی هەڵکۆڵین لەسەرەکەین و دروستەکەین و ئێنە دەستی مشتریەکانمان ئێمە لە قۆناغی یەکەمایەن دانیشین ئەو شتێک کە ئەمانەوێت هەڵی دەبژێرین لەسەر ئێمە ئەمانەوێت کە ئەم نەخشەی کە من هەڵم بژاردووە کە نەخشێک بێت کە لە ئەوڵە دەست پێکات کە بۆ ملوانکەیەکی ئافرەتان بەکارێت ئێمە لەسەر لە قۆناغا دەستەکەین بە قۆناغی کێشانی ئەو ئکسسوارەتی کە بەتمان دەری کوسیکە ئێمە لە دوای کێشانی ئەو شتێک کە ویسمان بۆ ئەکسسوارەتی بلوان کە بەکاری بێنین هاتین قیر بەکارێن لەوە کە قیرەکەمە لەسەر پارچە زی و پلێتی زی و ئەم زیوە کە بە شێوەی خۆڵەکرێ و ئەتوێنرێتەوە ئەکرێ بە پلێت کە ئێمە بتوانین کاری هەڵکۆڵی لەسێکەوە لە بازاریشە زۆربەی زەڕەنگەرەکان وا کارەکە ئەنجامێن ئێمە قیر بەکارین لەبەر کە قیر ئەتوان قیرە ئێمەش قیری تەنیا نیە قیر و گەشت تێکەڵاو کراوە لە حرارەتی 300 سیلۆزیە کە بتوانێت خۆی بگرێت کە نەتوێتەوە کە شوێنێک ڕەش نەکا کە بتوانێت ئیشەکە لەگەڵ خۆیان ڕابگرێ و نەشکێمە لەبەر حاتریەوەی کە بە چەکشوو بە قەڵەم ئیشی لەگەڵاگەر ئەگەر ئەم وادە ژێرەکەی ڕق نەمێ ناتوانانی هەڵکۆڵین لەسەر بکەین و هەروە ناشتوانێت خۆشی ڕابگرێت بۆیە قیر بەکارێنی نەتوانێت لکانێکی زۆر بە قوتی هەیە کە ئەتوانێت ئێمە ئیشەکەمان بۆ هین کات بۆ بچەسپێنە دوای چەسپانەکەشی بتوانین بە ئاسانی لێ بکەینەوە کارەکانی کێ لەسەر ئەنجام بدەین بۆ ئێمە ئێستاکە دەستەکەین بە پێوەلکانی ئەو پارچە زیوە لەسەر پارچە قیرەکەمان دوایەوە کارکردنی هەڵکۆڵین لەسەری ئێمە بۆ لکانەکەی یەن چی دەکەین ئاگر بەکاردێنێ ئێمە ئاگر بەکارێ بەم شێوەیە دەنیشین بە هێواشی ئەو قیرەمانە توێنەوە شوێنەی کە پێویستمانە کە بتوانین پارچە زیوەکەی لێ بچەسپێنین بەسەریەوە گەرمی دەکەین تا قیرەکە شل بێتەوە کە قیرەکە شل بۆیەوە
ئەو کاتە خۆی پێویستە کات ئێمە ئەمە چەند دقەیەک ئەبێ دانیشین ئاوا گەرمی بەسەر بگرین کە بتوانێت ئەو شوێنی کە ئەمانە بتوێتەوە لەبەرەوەی کە هەوا نەچێتە ژێر ئەگەر هەوا بچێتە ژێر ئەو پلێتە ناتوانین ئێمە جوان هەڵکۆڵین لەسەر بکەین و لەم قۆناغەدا ئەومانزانی کە قیرەکە شل بۆتەوە ئامادە دەبین بۆ پێوەلەکانی ئەو پارچە زیوەی کە بەکارهێنین بۆ ئەو کارێک کە پێویستمانە و ئێستاکە وردە وردەوە هەست دەکەین کە پێویستێتی قیرەکە بە تەواوەتی شل بۆتەوە کە بتوانێت ئەو کارە بەخۆی بچەسبێت ئێستا بەمان دەرک و کارەکەمان تواوەتەوە چاوەڕێکین تۆزێک هەوا لێی بدات نە بە گەرمیت بێت ئەگەر زۆر گەرم بێ پێوەی بلکێنین ئیشەکەمان ئەسوڕێ ناتوانیشی لەسەر لەبەرە تۆزێکە بێت فێنک بێتەوە و وردە وردە پلێتە زیوەکەمانی پێوە بلکێنی بەم شێوەیە ئێمە کاری لکانەکەمان ئەنجامەیان و چاوەڕێ دەکەین تا سارد بێتەوە بتوانی کارەکانی لەسەر ئەنجام بین سەیری بازاڕە کۆنەکانی هەولێر بکەین سەیری کەرکووک بکەین دوای ئەوە سەیری ئەمە کوردستانی گەورە بکەین کە ئەمە هونەرێکی کوردیە نەڵێن بەس ماکێکم بە خودی خۆی سلێمانی شارێکی تازەیە لە چاو هەولێر و لە چاو کەرکووک و لە چاو دیاربەکر بە حکمیەوە هەر بووە خۆشحاڵم هونەرێکی کوردیە لەتا لەو ناوە هەیە وە ساڵانی پێشوش لە ساڵی هەشتاکانیشە ئەمانە خوێنراوە لە هونەرە جوانەکانە بەڵام بەداخەوە ئێستا لە ناوچووە لەو قۆناغی کە توانیمان زیوەکەمان لکان پێوی کە سارد بوویەوە دائنیشین ئەمە و نەخشەی کە کێشامان بۆ ملیوانکەی بەکارهێنین یا بۆ ویش ئیکس سواراتە ئێمە دائنیشین سەر بە پێوەی لکەین و کارەکانمانی لەسەر ئەنجامین لەم قۆناغەدا کە پێوەمان لکان دەست دەکەین بەکاری هەڵکۆڵین بەو قەڵەمەوە پۆڵاینانەی کە هەمانە بە تایبەتە بەو کارە من پێشەکی و قەڵەمە بەکارێنم قەڵەمەش کە تایبەتە بەوەی کە خەتەکانیمان بۆ هەڵکۆڵی لەسەر کارێک هەڵەیەکی ڕوو بدات لەواچە زۆر بۆ بینەر یا بۆی کەسی کە زۆر معجیبی کاری ونێرە بڵێ هەڵەیەک ڕوودا چۆن چارەسەری دەکات ئێمە کە هەڵە ڕوو بدات زۆر مێشی خۆمانی خێنە سەر ئەوە یا زۆر فکری خۆمانی خێنە سەرەوەی کە هەڵەیە هیچ هەڵەیەک ڕووناوە هەڵەیەکیش ڕوو بدات قابلی چاکردنە لەو نەخشانەی کە کێشاومانە بۆ ئێمە هەموو شتێک هەوڵی خۆمانەیە کە هیچ هەڵەیەک ڕوو نەدا کاری هونەریش نرخی لەوەدایە کە هەڵی تیا ڕوو نەدات بەڵام ئەبێت کارەکە وا دوو بیکەین کە بزانین کاری دەستە ئەمەش قۆناغی دووەمی ئەوەیە کە بە قەڵەمێکی تر هەوڵ دەدەین ئەو شوێنانەی کە پێویستمان پێێتی کە بڕین ناخوا توانین بارزی بکەین لەم قۆناغەدا ئێمە بۆیاغ بەکاردێنین کە هەرە بۆیاغی کە بۆ پێڵاو بەکاردێت ئێمە بەکاری دێنین کە بزانین نەخشەکەمان کوێ پێویستی بە ئیشکردنە و کوێمان نوقسانەیە شوێنێکە پێویستی بە گۆڕانکاری ئەمە گۆڕانکاری تیاکردنیا هەڵەکانمان پێنیشانەیە
دووارە لەم قۆناغیترا بە بۆ یاخکە ڕەشەکە لی ئێن بزانی کۆمان بەجێهێشتووە کۆ ماوێتی بۆیە لەبەرەوەی کە خۆی زیوەکە بریقەی هەیە زۆر چاو تەسیری تێ ناکە بەڵام لەم قۆناغەتە ئێمە توانیمان تەواوی بکەین و بچینە قۆناغی دوای ئەوش قۆناغی بەرجەستەکردنێت ینی بارزکردنی ئەو کاری کە کردومانە قۆناغە زۆر هەستیارە لەبەر ئەوەی دەبێت ئاگامان لە چۆنەتی چەکشەکانمان بێت کە هەمووی بە یەک تایم چێتە خوارەوە و هاتینە کۆتایی ئەم قۆناغەشمان کە ڕەشکردنی بوو کە بتوانین ئەو بارزی کارەکە دەربخەین تا زیاتر کاری لەسەر بکەین ئەرزش و نرخی ئەو کارە زیاترە بێت بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە زۆر کاری هونەری بایەخی پێ نادرێنی زۆر هۆشیارێکی هونەری ئەو تۆمان نییە لە ناو تاکەکانی کۆمەلگایە بۆ ئێمە بە هەمومان هەوڵ بێن کە سەر لە ئاستی خۆی بتوانین هۆشیاری خۆمان زیاد بکەین لەسەر کاری هونەری بۆیە نرخی بزانین کە بزانیم کارە هونەرێ چێ بەداخەوە لە بازارە زۆر کەس نرخی کارێکی هونەری نازانێ ینی تۆ مەدالیایەکی زی و یا ملوانکەیە گوارەیەک ئەی بێتە بازار ینی هیچ کەسێکیان نرخی ئەوەی نازانانی بە سعرێکی کارێکی بەسەن کاری دەست نەبێ مامەڵی لەگەڵاکەن بۆیە لەبەرە مامەڵە بە کاری دەست ئەبە جیاوازیە بە لەگەڵ کارێکیەوەی کە بە مەکینە ئاکرێت یا بە جیازی تایبەتی خۆیەکرێت ئەم پیشەی ئێمەش هەم داهاتێکی خۆی هەیە کە بتوانین هەزاران کەس ئیسفادەی لێ بکە یا بتوانێت لە ماڵەوە خۆی پێوە خەریکە و جێگەی خۆی بکاتەوە یا ئەو توریستانەی ئەو کەسانی کە سەردانی کوردستانەکەم بتوانن لە کارە هونەریەکانمان ئیسفادەی لێ بکەین و داهاتێک پێ بۆمان بۆیە من هەوڵم داوە و ئیسفادەشم لێ کردووە لە لایەنی ئابووریەوە ئابووری خۆمی پێ ئەژیێنە من زیاتر زیو بەکارێنم کە زیویش لە بازار ئەوانەی کە هیچی زیوەکەن و تاجری زیون پێی ئەڵەن زیوی کوبابە یا ئەو زیوەی کە تەسفیا کرێت دوکانی زیوەکان کە بە جوملە دەیهێنن ئێمە ئەو زیوە دەکڕینەوە و ئەیتوێنینەوە و بە پێی ئەو شوێنانی کە بە ئەیاندەینە کە توایەوە ئەیکەین بە پلێت هەنی بە ئاسانی دەستەکەوێت لە کوردستان ئێساکە بە حکمەوەی کە ڕەوابط زۆر ئاسان بووە چیمان بێ لای خۆمان دەستەکەوێت پێی ئەوەی کە من حسابی بکەم بڵێم چەند تابلۆ بە تابلۆکان زۆر بوو ینی لەواچێ لە 500 تابلۆ لە ماوەی 18 ساڵە زیاتر بوو یا 400 تابلۆ بەڵام لە ساڵی 2004 بەم لاوە من پەرەم پیاوە کەوتومەتە ئیشی ئەکسسواراتی شەکەم لەگەڵیان بەلەم قۆناغەش ئاگە بتوانەوەی ئەو بەردەی کە ئەمانەوەی دەستمان نەکەوێت مەتوانین جوانکاریکی تیا بکەین لە شوێنی ئەو کە بەردەکەی دابەزێنین و لە خودی زیوەکە ئیسفادە بکەین کە جوانێکی تایبەتی پێبەخشێ و هەر دەتوانین بەردی بەکاربێنین و هەتوانین بەبێ بەردیش بەکاری بێنین کە شتێکی دووبارە دەبێت هاتینە کۆتایی و کە ئامادە دەبین لی بکەینەوە دەستکەین بە بڕینی ملوانکەکە بەلەم قۆناغەشتا ئێستا هەوڵ دەدەین کە کارەکەمان جیای بکەینەوە بەو شێوەیە جیای دەکەینەوە لە قیرەکە و ئامادە دەبین بۆ بڕینی
ئێمە لە قۆناغی کۆتاییدا ئێمە دەست دەکەین بە بڕینی بەم مشارە و زۆر دەبێت وریا دەبێت ئاگاداری خۆمامی لە کاتی بڕینە بۆی هەر هەڵەیەک بکەین کارەکەمان تێک دەچێت دەبێت بە پێ و شێوەی کە ئەمانەوێت بە هێواشی بڕین تا کارەکەمان جوان و پوخت و بە کارامەیی تەواو بێت و ئەم کارە هونەریانە نرخەکەی فەرق دەکات لەگەڵ ئەو کارانی کە لە بازاردایە کارێکی هونەری کە ئێمە بە گرێم حسابی بکەین کە لە بازارە تۆ گرێمی لە بینی 6 بۆ 7هزار دینارە کە بەپێی لەگەڵ بازارە 2-3 فەقە لە بازارە ئەم زیوە ئیتاڵیانەی کاری دەرەوەی وڵاتە گرێمی بە 4,000-3,000 بەڵام ئەم کارانە فەرق دەکات لە نرخەکە بەر کاری دەستە گرێمی 6 بۆ 7هزار دینار ئێستا لە بازاڕەکاندا هەیە کە ئێمە بەو نرخە دەیفرۆشین وە زۆربەی کەسیش بیانیەکان ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتەوە سەردانی کوردستانەکەن تاالبی ئەم جۆرە کارە دەستانن و نرخی دەزانن وەکو ئەم مەدالیایە بەکسەنە گرێمەکەی حسابی بکەین نرخەکەی لە بینی 45 بۆ 50هزار دینار دەرەچێت و زۆربەی نەخشەکانیش کە ئەو مشتریانی کە داوایەکەن زۆربیان وێنەی خودی خۆیانە یا خودی خۆشەویستەکانیانە یا مەدالیایەکە کە یادگاری پێوەی هەیە یا زەخرەفە و گوڵێکە هەندێک مشتریمانەیە کە دەڵێت بە تاالبی خۆت یانی بەدڵی خۆت بۆم کە بازێکی شانەیە کاڵێ بەدڵی خۆم بێت یادگاری بۆ دایکیان بێت ناوی دایکیان بێت ئەو کەسانی کە لایەن ئەزیزن. کارەکەمان تەواو بوو ئامادەیە بۆ زاخاوکردن. و ئەم کارەی تریشمان کاری تابلۆی هەڵکەرین لەسەر تابلۆوە هەڵکەرین چەندی مەرحەلەی هەیە کاری هەڵکۆڵێت وایە ئێمە لەسەر گوڵدان بیکەین لەسەر قاپ بیکەین لەسەر ئەمریکا کاری دۆمان ئێمە لەسەر تابلۆی کەین کە تابلۆی کرازانە کە مدەی کاتەکەی تەواوبوونی ئەچێتە 25 بۆ 1 مانگ 25 ڕۆژ بۆ 1 مانگی پێ ئەچێت کە تەواو بێت و بێتە کارێکی هونەری و بێتە دەرەوە دەینە بۆ ئێمە پێشە کارمان لەسەر ئەمە کردووە ئەمە چۆنەتی ئیشکردنە لەسەر ئێمە لەم قۆناغەدا هەوڵ ئەین کە قژی هەڵکۆڵین کە دوایی بارزی کەین کە دەستمان لێوە بتوانین بڵێن ئەمە قژێتی وە نزیک بێت لە قژی تەبیعیەوە ینی کە دەستمان لیا یا لە مسمان کرد بە دەستمان بتوانین جایکەنە بڵێن ئەمە کارێکی هونەریە و بارزی و ئیشەکەی تا ببینی کە تابلۆکان لە بازاڕەکانی هەرێمە بەداخەوە ینی جێگەیەکی ئەوتۆی نەکردوێتەوە بەڵام منیش هەروەکو کارەکانی ترم بازاڕی دەرەوە بەکاردێنم کە مشتری دەرەوە تەڵەبیانە بێ و بۆیان ئەنێرم بە شێوەی پۆست و ئەو تا ئێساش من گرانترین تابلۆی کە فرۆشتومە نرخەکەی کە لە بەدەست من گەیشتووە بە 3,000 دلار بووە بەڵام خودی کاری هونەری بەپێی تابلۆ بەپێی ساڵەکەی و بەپێی ئیشکردنەکانی سەری نرخەکەی دەگۆڕێ گۆڕانکاری بەسەرا دەکرێت تا کۆنتر بێت گرانترە بێت و نرخەکەی و قابلی ئەوەشە کە بفرۆشێتەوە لە بازاڕەکانە کڕین و فرۆشی لەبەر ئەمە خودی کانزاکەی کانزایەکی گرانبەهایە کە بەکاردێت و کانزای زیوە ئاڵتون بەکاردێت زەرد مست بەکاردێت ئەوانش کە نرخەکەی دیارە بەڵام ئێمە کە بمانەوە کارەکەمان کارێکی هونەری بێت وە نرخی هەبێت ئێمە بە زۆری زی بەکاردێنین لە کارەکان لە تابلۆکانمانە ئێمە بەپێی بازاڕەکانی دەرەوە بازاری ئیمارات بازارێکە کە تۆر لەلایەنی اقتصادیە و لەلایەنی هۆشیاریشەوە کە بەپێی کاری هونەری زۆر حەزیان لێتی کە کارە هونەریەکانی کاری دەست زۆربەی کات پێشوازی لێ دەکەن بەڵام بەداخەوە لە کاری هونەری لە بازاڕەکانی ناوخۆی کوردستانی خۆمانە بەپێی ئەو تۆ نەبووە
کە داواکاری کاری هونەری خۆمان بکاری هونەری وڵات بیانی زۆربەی ئەوانەی کە کاری هونەری دەکەن پەنا دەبەنە دەرەوەی وڵات بۆ ساغکردنەوەی کاڵاکانیان دانی خودی حکوومەت خودی وەزارەت کارێکی وای نەکردووە کە خودی خەڵکی خۆمان هۆشیار بن کە کاری وڵاتەکەی خۆمان بەکاربێنین. تابلوێ نزیکەی 20 بۆ 25 ڕۆژی دەوێت ئێمە لە ماوەی بەرنامەکەمان کورتە ناتوانانی زۆر بەکاری بەس دەمەتوانین لە تابلۆکانی ترمانە بیبینین ئەو کەس ئەو کارانی کە کردومانەوە و بە شێوەیەک بووە هەمووی کە کاری دەستەوە ئەوە نییە بڵێ ئێمە وەکو نمونەیەکی کارەکەمان کە پێمان پیشانان بە تایبەت ئەم تابلوانە هەر تابلۆ نرخێکی جیاوازی خۆی هەیە و کارێکی جیاوازی لەسەر کراوە و نرخەکانی جیاوازە وەکە نرخەکانی جیاواز لە پێی کارکردنەکانێکی جیاوازە هەنێک کار هەیە بە پێی ئەوینانی کە سێری بکەین ئێمە بتوانین ئەو کاری کە کردمان ئەو دەموچاوانە وەکو دەموچاوێکی تەبیعی دەرکەوێ وەکو کارێکی تەبیعی دەرکەوێت کە پڕەبێت لە هەست هەموو کارێکی هونەری هەستێکی تایە بۆ ئێمە توانین کە ئەو هەستانە ببینێ ئەو کەسێک کە بتوانێت بیکڕێت بتوانین ڕوونکردنەوە لە نزیکەوە خۆی لەم سیکە ئازانە کارەکە قورس و قیمەتی چۆنە.